ئەم راپۆرتە چییە؟ ئەم راپۆرتە ئەوەیە کە تۆ ئەم پرۆژەی کە ئەیکەی ئەم جادەی کە ئەیکەی چ کاریگەریەکی ژینگەیی ئەبێت لەسەر ئەو مەنتیقەی کە تۆ ئەو جادەی بۆ دروستەکەی. بڕی دارەکە لەگەڵ جۆری دارەکەیە لەگەڵ هەمان لە هەمان کاتە لە جێی هەر دارێکیش پێنج نەمامی پێ نێژرێ لە شوێنێکە خۆمان بۆ دیاری. من دەست نەکەوتن و بەدەستنێنانی ئەو راپۆرتانە بۆ واگەڕێنەوە یعنی ئێستا ڕێگەکە ئێمە کە بینین هێشتا دەستی پێ نەکردووە یعنی پێشەوە پرۆژەکە دەست پێ بکە ئەوان هەموو سەرپێچیەکان ئەنجام ئەدەن. ڕاستەکەی ئەو جادانێک ئێستا کوردستانە دروست دەکرێت بۆ چەند مەبەستێک دروست دەکرێن ئەمووی داواکاری هاوڵاتیانە کە ئەو جادانە کە دروست بکرێن. جادەکانیش بەڕاستی زۆرێکی هەیە زەرورە هەنێکیشی هەیە بەڕاستی پێویستی بە پرسکردن و ڕاوێژکردن بە کەرتی ژینگە و دایرەکانی کشت و کاڵ و غاباتەیە. بۆ نمونە ئەو جادانێک کە زۆر زەرورە لە مابینی شارەکانە بۆ نمونە بینی سلێمانی و هەولێر بۆ نمونە بینی سلێمانی کەلار دەربەنی خان هەڵەبجە و قەزاونەحەکان ئەمانە بەڕاستی جادێکی زەرورە گەر بکرێن ئەم جادانە. بەڵام ئەو جادەکردنیش جادە دروستکردنیش لە مابینی شارەکانە ئەوش پێویستی بە ڕاوێژکار و پێویستی بە پلان و تەختیت هەیە پێویستی بە هەڵسانگاندنی ژینگەی هەیە ئابزانین ئەم جادانە چ کاریگەریکی لەسەر ژینگەی ئەو ناوچەیە دروستەکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەو جادەکە ئەبرێ بۆ ناوە تووشی کێشە نابێت لە مابینی ئەرازینی ئەو فەلاحی و کە فەلاحەکانە پێویستی بە هەڵسەنگانێکی وردی ژینگەی هەیە ئەو جادە دواتر پلاندانان و جێبەجێکردنە. هەندێک جادێشمان هەیە کە پێویست نییە زەرور نییە کە تۆ دروستیکەی بۆ نمونە لە قەتپاڵی چیاکانە ئەو چیانەی کە بڵێن ستیپن یان تیژن تۆ جادی بۆ بەری ئەو جادە تۆ مادی تێنتی و تەقینەوە شت بەکارهێنی ئێستا هەنێکشان هەیە جیازی پێشکەوت و ئامێری پێشکەوت و بەکارهێنن بۆی دقاق و کۆمەڵێک ئامێری کەت و بڕینەوە بەکارهێنێ. ئەم بڕینانەمی کارەکاتە سەر ئەو چیایە تووشی شکان و تووشی فریکشنە بێت لە مابینی چیاکە ئەو کاتێک احتیمالی هەیە تووشی بەبوونی جادەکەیتەوە تووشی لانسلاید و تووشی داڕمان ببێت و ئەو کاتە هاوڵاتی تووشی ببێ. لەبەرەوە هەندێک چیشمان هەیە شوێنی کەلتوری و مێژوویە بە هیچ جۆرێک ئەوە زەرور نییە تۆ جادێکی دوو سایدی بۆ بەری ئەتوانێت جادێکی پیادەڕۆیی بۆ دروست بکەیت یان هەر دروستی نەکەیت چونکە تۆ پێویست نییە بڕێ بۆ جیانە چونکە شوێنێکی مێژووی و کەلتوریە یان شوێنێکە ئاژەڵی کێوی لێە چونکە جادە بێتە هۆی چی لە ناوبردنی بە دایڤەرزی چونکە تۆ زۆر جار هەیە ئەگەر لە مابینی شارەکانی پێشکەوتەکانە ڕۆشتی بێتی بۆ نمونە سعودی یان تورکیا جادەکان فێنس کراون کە ئەم فێنسە ئەبێتە هۆی ئەوەی کە ئاژەڵی کێوی لەم بەری جادەکە و نەتوانێت بڕا بۆ بەری جادە یانی تۆ بێتە هۆی دابڕانی بە دایڤەرستی جێیەکە. ڕاکێشانی جادە زەرورێتە کە سوودێکی زۆر بە ئێمە گەیەنێت لە ڕووداوەکانی هاتوچۆ ئەمان پارێزن. بەڵام زۆر جار ئەو جادانش کە دروست دەکرێت لە هەندێک شوێن کارەسا دەنێتەوە بۆ نمونە لە وەکو باسمان کرد کە بۆ چیایەکی بەرزی ئەبەی چیاکە سلۆپێکی زۆری هەیە ئەم جادەیە ئەبێتە هۆی احتیمالی هەیە بێتە هۆی خزانی چیاکە یانێبی بۆ شوێنێکی کەلتوریە احتیمالیە ئەم جادە کار بکاتە سەر ئاسەوار و جیەکانی ئەو مەنتیقە بێتە هۆی تێکدانیان. لەبەرەوە جادەکانیش هەندێکی هەیە زەرورە هەندێکیشی هەیە نازەرورە. من لە ڕووی ژینگەیەکەوە بۆ باس بکەم لە هەموو ماستەر پلانێک کە دانرێ هەموو پرۆژەیەک یان هەموو کۆمپانیەکە هەر ڕێک جادەیەکیش کە دروست دەکرێت
سەرەتا پێویستە راپۆرتی هەڵسەنگاندنی ژینگەی بۆ بکرێت کە پێڵەن EIA Environmental Impact Assessment. ئەم راپۆرتە چییە؟ ئەم راپۆرتە ئەوەیە کە تۆ ئەم پرۆژەی کە ئەیکەی ئەم جارێک کە ئەیکەی چ کاریگەریەکی ژینگەیی ئەبێت لەسەر ئەو مەنتیقەی کە تۆ ئەو جادەی بۆ دروستەکەی. هەڵسەنگانەکەیشی هەڵسەنگانی بۆ خاک و ئاو و هەوا و تەنان خەڵکەکەی کە لەوێ دانیشتون، یعنی هەموو ناحیەکانی زیندوو و نازیندوو ئەگرێتەوە، تەنانەت کۆمەڵگاکەی شێگرێتەوەنی ئەو مەنتیقەی کە خەڵکی لێ دانیشتووە چ تاسیرێکی شێبێت لەسەر ئەو خەڵکە لەوە چێ زۆر کەس ئەو کاتە بڵێ من ناڕازیم ئەم جادێ نەکرێت، ینی هەموو سۆشیاڵەکانی شەگرێتەوە کە خەڵکەکە شەگرێتەوە کە ئەم جادەیە تاسیرەکاتە سەر هەموو ئەو ناحیانە ئەتۆ بێ ئەم ناحیانە پێش ئەوەی کە پرۆژەکە دروستکەی بێ ئەم لایەنانی خۆت هەڵسەنگاندنی بۆ بکەیت، دواتر ئەمە بڵاویش بکرێتەوە لە بڵاویش بکرێتەوە بکرێتە بەر چای خەڵک بزانێت کۆمنتی خەڵکیش وەربکری بزانە خەڵک ئەڵێن چی لەسەر ئەمە، دواتر کەمە ئەپروف کرا و جێگیر کرا ئەو کاتە دەست ئەکرێت بە پلاندانان و داڕشتن و جێبەجێکردنی پرۆژەکە. خۆی کە ئەو راپۆرتی ژینگەیە خۆشبەختانە ئێستا لە فەرمانگەکان ئەوانەی کە مربوطن بە ژینگەوە ئەم راپۆرتە ڕەچاوە کرێت کە پێویستە ئەم راپۆرتە بکرێت. هەرچ کۆمپانیایەک یان هەرچ جێبەجێکارێک کە بیە پرۆژێ بکات پێویستە خەستەخانە بێت، کۆمپانیایەکی بۆ نمونە چەوە لمە کۆمپانیای چیمەنتۆیە، هەرچ کۆمپانیایەک بێ پێویستە ئەم راپۆرتە بکات. ئەم راپۆرتەیش پێویستە بدرێ بە پەیوەندیدار بە واری ژینگەوە کە ئەمانی ژیان لای خۆیانەوە ئەمانە ڕڤیوێکەن و چاپێخشانی بۆکەن و هەشت تێبینی شتێکیان هەبێت لە ڕووی ژینگەییەوە کە ئەوان لە بیریان چوبێ یان باسییان نەکردی بێ، یان بەو لایانی پەیوەندیدارەدەن کە ئەوەی کە جێبەجێیەکات کە ئەڵێن ئەم کەم کورتیانە هەیە، لەم کەم کورتیانەتان هەیە دەبێت چارەسەری بکەن، چونکە ئەگەر بێت و ئەو پرۆژەیە لایەنێکی فەرامۆش کردی بێ بەس دار نییە بۆنمە ئاوە هەوایە تاسیرەکاتە سەر بەروبوومی خەڵک کشتتوکاڵی خەڵک بۆ نمونە ئەو جێە کە لایەنێکی مێژووی و ئەسەری لێە پێویستە ئەمانە هەمووی لەو راپۆرتەیە باس بێ بە ورد و درێژتی. ئەم ئەگەر بێت و ئەو کەسێک کە لە دەستی ژینگەیە یان مربوط بە ئەسی ژینگەوە ئەو لایەنێکی لەو لایەنەی فەرامۆش کردی بێ پێویستە دووبارە ئەپدەیتی بکات و کە ئەپروف کرا ئەو کاتە ئەتوانی لایەنی پەیوەندیدار پرۆژەکەی جێبەجێ بکات. بەڕاستی ئێمە هەر کاتێک پرۆژەیەک جگە لە جادەوبان بە هەموو شێوەیەک کە لەلایەنی پەیوەندیدارەوە ئەو فەرمانگەی پەیوەندیدارە بە ئیشەکەەوە نووسراو بۆ ئێماکە، ئێمەش پاش نووسراوی ئەوان هەڵەسین بە ئەنجامدانی کەشفی خۆمان. کەشفەکان ئێمە لە دوو شوێن لە دوو بەشمانە لەم بەڕێبەرایەتیە کەشفمانەیە، بەڕێبەرایەتی دارستانمانێ لەگەڵ بەڕێبەرایەتی پاوانە. لەم دوو بەشەی بەڕێبەرایەتیمان هەڵەسین بە کەشفکردن ئێمە کەشفەکانمان پێگێ لە مەساحێک لەگەڵ دوو کەسی کشتتوکاڵی کە ئەندازیاری کشتتوکاڵی یاخود پەیمانگای کشتتوکاڵیان تاو کردووە ئەیان نێرینە سەر ئەو شوێنەی کە بۆ پرۆژەکە بەکاردێنرێ. ئەگەر هاتوو ئێمە داری بەرکە و ئەو پرۆژەیە داری بەرکە و بە دوو شێوە ئێمە ئەم پرۆژانە جیاکەینەوە. یەکەمیان ئەگەر هاتوو نیزبەی ڕێژەی دارەکان لە 399 دار کەمتر بوو بە شێوەیەک قەرەبووە کرێتەوە، ئەویش لە دەسەڵاتی بەڕێوەبەرایەتیمانیە لە دەسەڵاتی جەنابی وەزیر وەزارەتی کشتتوکاڵایە. ئەو کاتێ ئێمە پاش ئەوەی کۆنووسی لیژنەکە بەرزەکرێتەوە بۆ وەزارەتی خۆمان، وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو پاشان ئەوان ئەگەر هاتوو پرۆژەکە استراتیژی و پرۆژەیەکی گرنگ بوو ڕەزامەندی لەسەر فەرمونون، ئەگەر پرۆژەکەش گرنگ نەبوو ڕەزامەندی نایە.
خۆی ئەم راپۆرتە پێشەوەی کە پرۆژەکە جێبەجێ بکرێت پێویستە بکرێت بۆی هەموو ئەو ئەگەرانەی ئەو بزین ئایا ئەو کۆمپانیا تاسیرە خۆی ئەمە بۆ کرێ بۆی بزین ئەم کۆمپانیا تاسیرێکی زۆر قاتە سەر ژینگەیان نا و ئەگەریش ئەیکات چۆن ئەڵتەرنەتیڤی چییە بەدیلی چییە ئەبێ هەموو ئەم شتانی خۆی باس بکە کۆمپانیاکە ئەگەر جێبەجێشی کرد لە داهاتووە هەرچ گۆڕانکاریەکی لە پرۆژەکەیدا کرد ئەو کاتە بێت دووبارە زانیارەکانی خۆی ئەبدیت بکاتەوە و دووبارە تەسلیمی بەشی ژینگەی بکات و ژینگەش ئەو کاتە ڕابۆچوونی خۆیان چی بێ بە کۆمپانیاکە ئەیەن و کە ئەو شتانەی کە مربوطن بە ژینگەوە جێبەجێ بکات و ئەویش ئیشی خۆی بکات. ئێمە ئەگەر هاتوو پرۆژەکە ڕێکاری یاسایی خۆی بڕی و ڕەزامەندی پێدرا ئەو کاتە ئێمە بە دوو شێوە جیای ئەەکەینەوە. یەکەمیان ئەگەر هاتوو لە 390 دار کەمتر بەر پرۆژەکە کە و جیاوازە لەگەڵ سەر و 390 دارواتە 400 دار بەرەوسەری بەرکە و جیاوازە. یەکەمیان ئەوەی کە یەکەمان لە 390 دار کەمتری بەرکە و یەن قەرەبووی دارەکەی پێکرێتەوە بە پێی تەمەن و بڕی دارەکە لەگەڵ جۆری دارەکەیە لەگەڵ هەمان لە هەمان کاتە لە جێی هەر دارێکیش 5 نەمامی پێ نێژرێ لە شوێنێکە خۆمان بۆی دیارەکەین. بەڵام ئەگەر هاتوو لە 400 دار زیاتر بوو ئەو کاتە ئێمە ڕوبەرێکی زەوی بۆ دیارەکەین لەو ڕوبەرە زەویە ئەبێ دارستانێکی دەستکردمان بۆ دروستکە جارێکی تر کە ڕێژەکەی لە 2000 نەمام کەمتر نەبێ بمان بچێنێتەوە و 3 ساڵیش خزمەتی ئەو دارستانە دەستکردەوە. ئێمە بەڕاستی وەکو پێم فەرمونون بەڕێستان بۆی ئاگدار بن لە ڕێی کەناڵە جوانەکەشتانەوە ئەمە بگاتە گوێی هاوڵاتیانمان. ئێمە جگە لە ڕوانەوەی نەمامەکان سزای مادیشمان هەیە. سزای مادیەکە بۆ هەر دارێک جیاوازە لە جۆری دارەکە و تەمەنی دارەکە ئەگۆڕێ. لەبەرەوە ئێمە بۆ نمونە ئەگەر نمونەیەک بێنینەوە بەڕوویەک دارێکی بەڕوو بێنینەوە کە تەمەنی زۆر بێت بە نزیکەی ئەچێتە سەر و 500,000 دینار بۆ سزای ئەو سزای مادی کە بۆ دار بەڕۆکە ئاکری. ئەم ڕێگایە کە ڕێگای دەربەندی خان سلێمانی بە ڕێگایەکی مەرگ ناسراوە لە ڕاستەیە یەکێکە لە هەرە پێداویستیەکان کە لە ئێستادا کاری لێ ئەکرێت و ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان دشت بە هیچ پێشکەوتنیەک نین و دشت بە هیچ پرۆژەیەک نین کە خزمەت بە ناوچەکە بکە. بەڵام ئێمە ئەمانەوێت ئەم ڕێگایە بە شێوازێک بێت بە جۆرێک بێت کە زیانی ژینگەی کەمترین زیانی ژینگەی بە ناوچەکە بگەێنێت و ئێمە پێویستمان بە راپۆرتی هەڵسەنگانی ژینگەی هەیە لە ڕاستیە کە ئێمە ناتوانین بە دەستمان بگەیە ئاخۆ ئەم پرۆژەیە لە سەرەتا لە دەستپێکی پرۆژەکە و لە ناوەندی پرۆژەکە و لە کۆتایی پرۆژەکەشا پێویستە هەڵسەنگانی بۆ بکرێت. ئێمە نەمانتوانیەوە لە هیچ شوێنێک و هیچ جێگایەکە پەیوەندی بەو بابەتەوە هەیە ئەو راپۆرتەمان دەست بکەوێت لە ڕاستیەوە. سەبارەت بەم پرۆژانەی کە ئەکرێت بەڕاستی ئێمە ئەو نەمامانەی کە بەر ئەو جادانەوەکەی بۆ نمونە دەربەنی خان ئێسا کە کاری تیاکرێ ئەبێ ئەو نەمامانێک ئەو دارانەی کە لەوێیان بە شێوەیەکی باش بوازرێتەوە بۆ نەماگەڵکەمان لەوێ پاشان ئێمە لە شوێنی ترا بتوانین بیچێنینەوە و ئەوە نیە بەڕاستی بەجێ بێڵین و خەڵک بۆ خۆی بیبە یاخود بتوانێت ئیسفادە لەو دارانە بکە. نەخێر ئەبێ ئەم دارانە بوازرێتەوە بۆ نەمامگەکەی خۆمان پاشان لە مەمەکەکەی خۆمان و شوێنی بۆ دیارەکرێت بۆ جارێکتر بە پێی توانە بتوانین بیچێنینەوە لە شوێنێکی تر. خۆشبەختانە ئێستا ئەم راپۆرتە لە کوردستانە کاری پێکرێت و پێشتر ئەم راپۆرتە کەمتر بڵاوبوو بەڵام ئێستا بە شوێکی ستاندەرد لە کوردستانە کاری پێکرێت. پێشتر ڕاستە هەنێک دیاردی کۆپی پێیست و ئەو شتانی پێوە بوو بەس ئەرشیفەکرا بەڵام ئێستا خۆشبەختانە پێما بێوانەی کە مەربوتن بە بەشی ژینگەوە
خۆیان هەڵەسن لە فەرمانگانە خۆیان هەڵەسن بە دروستکردنی راپۆرتەکان ئەو کاتە خۆیان بە شوەیەکی زیاتر کارامەتر چووکە بەشی تایبەتیان هەیە بە راپۆرتی هەڵسەنگانی ژینگەوە ئەو کارە ئەەکەن و زیاتر بە ئەمانەتەوە ئیشەکەکان بەڵام پێشتر بۆ شێوازە نەبوو ئەدرایە دەست هەندێک جێ معلوماتەکان بۆ شێوازە نەبوو. بە دڵنیاییەوە ئەگەر هەر پرۆژەیەکی استراتیژی بێ ئەبێ ڕەسامەندی جەنابی وەزیر و وەزارەتی کشتتوڵ و سەرچاوەکانی ئاویان هەبێ اینجا ئەتوانرێت کارەکە بکرێ بە پێچوانەوە ئەگەر شوێنێکی دوورە دەستیش بێ بۆ نمونە جادەیەک ڕاکێشێ پەیوەندی نەکرد بە بێمە و کتابی نووسراوی نەکرد بێ بۆ بەڕێبەراتەکەمان ئێمەش بەرزمان نەکرد بێتەوە تووشی سزا بێت جگەل لەوەی کە ئیشەکەی پێڕائەگیرێ و لەواچێ تووشی سزای یاسایش بڕۆڕووی سزای یاسایش ببێتەوە. من دەست نەکەوتن و بە دەستنێنانی ئەو راپۆرتانە بۆ واگەڕێنەوە یعنی ئێستا ڕێگەکە ئێمە کە بینین هێشتا دەستی پێ نەکردووە یعنی پێشەوە پرۆژەکە دەست پێ بکە ئەوان هەموو سەرپێچیەکان ئەنجام ئەدەن و دوای ئەوە کە ئەچنە ناوەندی پرۆژەکەەوە یەڵا دەستپێکی پرۆژەکە ینی هیچ ئیشێکوان نەکراوە لە دنیا پێویستە ئەمان سەرەتا ئەستۆپاکی خۆیان بێنن ئەم راپۆرتە بگەن بە دەستی ئەمە ئاخۆ چەندێک زیانی ژینگەی بە ناوچەکە گەین وەکو دیارە ئەم ناوچەیە ینی هەر لە سەرەتای کارەکەەوە دەستیان داوەتە هەرچی دار و درەختی ناوچەکەی لە کاتێکا ئەکرێت هەر نەفسی ڕێگاکە پانکەن ئێمە ناوچەی شینمان هەیە ینی ناوچەی شینمان هەیە ئەکرێ هەر تونێلی لێ بدەن و لەو ناوچەشینەوە هیچ زیانێکی ژینگەی ناگەێنێت ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان زۆر نیگەرانین بەوەی کە ڕۆژانە ئێمە ئەیبینین لە ڕێگاکەیە یعنی چەندین جۆری درەخت و گژوگیا لە ناو ئەبەن و بە شۆفڵ و حەفارەکانیان هەمووی ئەپێچنەوە و لە ڕێگەکە دەری ئەکەن لە ڕاستیە ئەمە سامانێکە بۆ نەوەکانی ئایندە و بۆ پارێزگاری کردن دەربەنی خان خۆی بۆ خۆی ناوچەیەکە بەرزونزمی هەیە ئەم بەرزونزمیە کاری چییە؟ کاری ئەوەیە تەوازنی شێعەکە لە ناوچەکە یعنی تۆ هەموو بەرزونزمیەکانی لە ناو بەریت ئەمە بێ بە هۆکارێک بۆیە ڕێگەی دەربەنی خان سلێمانی و بە تایبەتی نێوان دەربەنی خان هەتاوەکو زەڕایەن هەڵکەوتەی جوگرافیاکەی واکەوتووە ناوچەیەکە دارستانی سروشتی تایە و دارستانی دەستکردیشی تایە و لە هەمان کاتدا بەرزونزمیەکی تایەکە ئەوان هەڵساون بە بڕینی ئەو بەرزونزمیانە و لە ناوبردننی درەختەکان و ئەمانە پێویستە ڕێکاری یاسایی بۆ بگیرێتە بەر و پێویستە بە شێوەی زانستیانە یعنی بە شێوازێک کە زیان بە هەم درەختەکان نەگەێن و هەم زیندەوەری ناوچەکە نەگەێنێت بە شێوازێکی زانستیانە تر بیگوازنەوە و درەختەکان بگوازنەوە بۆ شوێنی پێویست نەک هەر لەو ناوچەیە لە ناوی بەرن و کچکەم درەختانە لە ڕاستیە سەدان ساڵ تەمەنیانە و سەدان ساڵە ئۆکسسیژین و هەوای پاک بە ئێمە بەخشن بەداخەوە ناکرێت بەو جۆرە لە ناو ببرێن و هەروەها ئەم کۆمپانیای جێبەجێکارە دەکرێت لە دوابەدای پرۆژەکە کە پرۆژەکەی تەواو کرد دەکرێت لە بری هەر نەمامێک هەر درەختێکی تەمەندار دەیان نەمان بڕوێنێت و پرۆژەیەکی سەوزایی بە ناوچەکە بدات بۆ ئەوەی وەکو قەرەبوویەکی ئەو زیانانەی کە کردویانەکە ئەمە لە هەموو ناوچەکان باوە کۆمپانیا کە دێت ناوچەیەکی سەوزایی پشتێنێکی سەوزایی شوێنێک لە ناو ئەبات پێویستە لە بەرامبەر ئەوە قەرەبوو بکاتەوە و دەهێندە قەرەبووی ئەو زیانانە بکاتەوە لە ڕاستیە داواکاری ئێمە ئەوەیە هەڵسەنگانی ژینگەی بەدەستمان بکوێت بە شێوەیەکی ئاسان بۆی ئێمە بزانین زیانەکان چەندێکە تاوەکو ئێمە شەڵسین بە داواکاریمان کە قەرەبووی ئەو زیانانە بکرێتەوە بەڕاستی چاودێر بین لەسەر ئەو بابەتە چکە ئەو بابەتێکە گرنگە بەلای ئێمەوە و داواکاریمان ئەوەیە بتوانن کەمترین زیان بە ژینگەی ناوچەکە بگەێنن و کەمترین بڕینی تێ بکەن زۆر جار لە شوێنێکا جادەکە خۆی شوێنی هەیە پان بکرێت ئەو ئەڕات بڕین ئەکا بۆ ئەوەی یعنی کەمتری لەسەر بکەوێ یاخۆ ئەو ئەڕوا بڕینەکە بێ ڕەحمانە بێ ئەوەی گوێ بە سەوزایی ناوچەکە بدا بۆ ئێمە داواکارین بتوانن قەرەبووی ئەو زیانانە بکەنەوە بە پانکردنی هەمان جادا و چاکردنەوەی زۆر لەوە باشترە تا بڕۆی ناوچەیەکی شاخاوی لە بین بەری بە نمونەیە ئێمە ناوچەیەکمان هەیە ناوچەی ڕێژنا شوێنێکە هیچ کەسێک نییە یادگاری تیای نەبێ هیچ کەسێک نییە لە جوانی ئەو شوێنە بێبەش بوو بێ بەداخەوە ئێستا ئەوان خەریکی بڕینی ئەو ناوچەیەن دەبواە ئەمە لە کارەکانیان ناجێ بکەنەوە ئەو ناوچەوەکو خۆی بمێنێتەوە ئەویش پردی سەوزمان هەیە ناوچەی شینمان هەیە ئێمە بەکارێنانی ئەوانە و بە دەستبردن بۆ ئەوانە توانین پارێزگاری لەم بەشەی تری ناوچەکە بکەین بەڕاست.
واروها پێویستە بەڕێوەبەرایەتی دارستان و فەرمانگەی ژینگە زیاتر بەتەنگ ئەم داوایەوە بێن و چاودێری ناوچەکە بکەن بە شێوەیەکی زانستیانە. گریمان بۆ نمونە کۆمپانیایەک هەڵەسێ بە جێبەجێکردنی ڕێگەوبانێک بۆ جێک کە ڕێگاکە زەرورە پێویستە بکرێ ژیانی هاوڵاتیان لە ڕوودانی هاتوچۆ و ئەوانە کەم ترێکاتەوە کەم جادە پێویستە بکرێ. بەڵام هەنێ جار ئەم جادەیە هەندێک درەختی بەرەکەوێت درەختەکانیش بۆ مەست تەمەنیشیان هەیەت پێویستە ئەم درەختانە بپارێزێت. ئەگەر کۆمپانیای جێبەجێکار توانی بە جیاز و ئامێری تایبەتی بتوانێت درەختەکان لە ڕێک دەربێنێت بیگوازێتەوە بۆ جێکی سەلامەتر بیڕوێنێ ئەوە باشتر. ئەگەر ئەوەش ئەو کەرەستە و ئالیاتانەی لە بەردەستانە بوو ئەتوانێت لەگەڵ کۆمپانیای جێبەجێکارەکە پێویستە لە بری ئەو دارانە تقریبان بەپی ستاندەرد سێبەدە دار بڕێنێتەوە لە بری هەر دارێک دار بڕێنێ بۆچی ئەم یەکەش بۆ منە ئەگەر دوان سیان چواری وشک بوو ئەوانی کە ئەگەر احتیمالێت ئەوەی هەبێت کە ئەم دارانە سەوزتر بێتەوە و زۆر جاریش ئەو دارەکە لەو شوێنە ڕواوە لە حاڵەتی ئەوە ڕۆیشتووە دەرچووە کە ئاو بدرێ و پێویستی بە ئاو بێت خۆی بتوانین ئاو بۆ خۆی دابین بکە. بەڵام ئەگەر تۆ بێت نەمام هەر لەو شوێنە بڕوێنیتەوە احتیمالی هەیە ئەو نەمامان نەتوانێت لە هەمان شوێن بڕێتەوە ئەتوانیت دارچانەکەی بەری بۆ جێگی کە بیڕوێنیت ئەوش پرسکردن بە خەڵکی ئەو دێ ئایا ئەو دێە گوندە شارە ئەو شوێنەی کە دارەکەی لێ بڕێ پرسیان پێ بکرێ بوترێ ئایا دارەکە لێرە بڕوێن یا بیبین بۆ شوێنێکی تر ئەو کاتە ئەو حەلە بێت. بەڵێ لە کاتی دروستکردنی ڕێگەوبانە هەلێ جار پەنابرێتە بەرەوەی کە TNT بەکاربهێنرێت. TNTش ڕاستە ئیشێکی باش و فراوان بۆکە بە کولفەیەکی کەم ئیشێکی زۆرت بۆکە بە سەریعی. بەڵام ئەمە لە ڕێی ژینگەوە کارێکی هەڵەیە چونکە TNT کە تۆ بەکاری هێنی کۆمەڵێک لایەنی خراپی هەیە بۆ نمونە کە تۆ کە ئەم TNT ئەتەقێنیتەوە زەبزەبەیەک و هەزەیەک لەسەر خاکی ئەو ناوچە دروستەکات کاریگەریەک ڕاستەوە خۆی ئەبێت لەسەر ڕێڕەوی ئاوی ژێرزەوی ئەو ناوچەیە احتیمالی هەیە کەسێک بیری هەبێ لەو ناوە بیرەکەی ئاوەکەی لە دەست بات تاسیری ئەو هەموو تۆپ و تۆز و خۆڵە لە کاتی تەقینەوەکات دروستە بێت ئەمە جۆرێکی پیسبوونی هەوایە پیسبوونی بەژاوە ژاو سەوتێکی زۆر دروستەکە احتیمالی ئەو شوێنە ئاژەڵی کێوی لێبێ شتی ئاژەڵی کێوی لێبێت ئەو ترسەی کە لەلاو ئاژەڵە دروستە بێت جارێک احتیمالی ئەو ئاژەڵە هەڕوو نکاتەوە ئەو جێە تاسیری بێت لەسەر بۆ منە خەڵکێکی لێ ئەو خەڵکێکی لێ لەو ناوچەکە نزیکە کە تەقینەوەکە بەکارهێنێت احتیمالی ئەم تەقینەوە بێتە هۆی ترس و دڵڕاوکێ لای ئەو خەڵکە لەبەرەوە ڕاستە ئەمە پەنای بۆ برێ ئیشێکی زۆرت بۆکە بە کاتێکی کەم و بە کولفەیەکی کەم بەڵام ڕێگە چارەش هەیە بۆ ئەمە تۆتوانی جیهاز بەکاربێنی وەکو دەقاق و بلدۆزەر و ئەمانە هەیە ڕاست ئەمانە ئیشەکەت بۆکەن کولفەیە بێت گازێ بە شتێوێت بەڵام ئەوەیە سەلامەترە لە ڕووی ژینگەوە. ئێمە بۆ گواستنەوە بەڕاستی وەکو هەمومان ئەزانین لە گیانی پێشکەوتووە ئێستا جۆرەها ئامێرمانەیە بۆ گواستنەوەی نەمامەکان بەڵام بەداخۆ لێرە ئەو ئامێرە پێشکەوتوانەمان نییە هیوادارم بتوانین لە ساڵانی داهاتوو لە داهاتوویەکی نزیکە بتوانین ئەو ئامێرانە بۆ گواستنەوەی نەمامەکان و بەتەمەنەکانمان زەرەریان پێنەگاو لە شوێنی ترابیان چێنینەوە هیوادارم ئەو ڕێکخراوە ژینگە دۆست و ئەو ڕێکخراوە کشتتوکاڵانەی کە یەنە شارەکەشمانەوە بتوانن ئەم ئامێرانە دابینکەن بۆ ئەوەی بتوانین بە شێوەیەکی باش و بە شێوەیەکی تەندروست ئەو دارانەی کە هەمانە لە ناوچەیەکەوە بیگوازینەوە بە ناوچەیەکتر و هەمان بۆ پرسیارەکەی بەڕێزیشە ئێمە ئەگەر جادەیەک هەبێ شوێنەکەی گونجاو نەبێ ئەگەر شوێنی بەدیل هەبێ بۆ ئەوەی کە بتوانرێ جێگاکەی بگۆڕێ ئێمە بەپێی توانە بەپێی ئەوەی کە ئەتوانین گفتوگۆ لەگەڵ ئەو لایەنەیەکەین کە پرۆژەکە جێبەجێەکە هەوڵین تا بتوانین ئەو ڕێڕەوی ئەو پرۆژەی کە هەیەە پێیان بگۆڕین
بەپی توانای ئەوانش و بەپی ئەو بودجەی کە بۆیان دیاریکراوە هەندێک جار شوێنەکە ئەگەر تۆ پێی بگۆڕی لەواچێ بودجەیەکی زۆر زەبالەعتری بوێ بۆیە ئەو ڕێگای هەڵەبژێرێ بۆ ئاسانکردنی ئیشەکەی خۆیەتی بەڵام بە خۆشحاڵیەوە لە هەندێک کاتە بەخسەمانەکەن و ڕێڕەوی ئیشەکە ئاگۆڕن. ئەو ئێمە قسانێکە باسێکەین بۆ پاراستنی ژینگەیە بۆی کە ژینگی کوردستانمان پارێزراو بێ پێویستە لە کاتی دروستکردنی ڕێگەوبانەکەی هەر جیەکە پێویستە ڕەچاوی پاراستنی ژینگە بکەین یەکەم شت کە ئەبێت هەر پرۆژێک ئەەکەی تۆ راپۆرتێکی هەڵسەنگانی ژینگە بۆ ئەو جێە بکرێت چونکە ئەم راپۆرتە زۆر گرنگە هەموو ئەو لایەنی ژینگەکان لە خۆ ئەگرێت و ئەم راپۆرتە ئەتوانین بە دووەم خاڵ بڵین کە بە دۆدا چوونی بۆ بکرێت بڕە ساجڤیتینی بۆ بکرێت ببرێت ڕیڤی بۆ شوێنە بکرێت بزانە ئایا شتە بەپی راپۆرتەکە ڕۆشتووە ئەم بە دۆدا چوونەی بۆ بکرێت. دواتر ئەم کۆمپانیایی کە ئەم پرۆژەی ئەدرێتی و دەست بە ئیشەکەکات ئەو کۆمپانیا ئەگەر هاتوو هەرچ گۆڕانکاریەکی کرد لە پرۆژەکەیە پێویستە دووبارە لایەنی پەیوەست بە ژینگەوە ئاگادار بکاتەوە کە بڵێ ئێمە بە تەمای گۆڕانکاریەکی واین نەک هەر یەک راپۆرت لە ئەوڵە بکات و ئیتر دوای ئەوە چی ئەکات بیکات بە ئارەزی خۆی چونکە ئەوە شتەی هەیە پێویستە بەردەوام حکوومەت و لایەنی پەیوەندیدار وەک چاودێرێکی گرنگ بەسەر کۆمپانیەکان و لایەنی حکوومەت و لایەنی بەڵێندەرانەوە وەکو مۆنیتەرێک وابن بەسەریانەوە بۆی پاراستنی ژینگە لە بەرچاو بگرێن.